هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی کەناڵی کورسات نیوز و بەرنامەی چارە. 6 مانگ بەر ئێستا بۆ یەکەم جار لە ڕێگەی شاشە ڕەنگینەکەی کورسات نیوز و کاتژمێر 7 ئێوارە بووینە میوانی ماڵەکانی ئێوە و لە ماوەی 6 مانگی ڕابردووە 23 ئەڵلقەی چارەتان بینیوە کە هەموو هەفتەیەک یەکشەممان کاتژمێر 7 چارە دێتە ماڵەکانی ئێوە بۆی کە خزمەتی ئێوە بکە و هۆشیاری تەندروستیتان پێشکەش بکە. ئەم دوو ئەڵلقەی چارە کۆتایی وەرزی یەکەمی چارەیە و کۆکراوە و نمونەهێنانەوەیە لە ئەڵلقەکانی ڕابردوو. مەبەست لەم ئەڵلقەیە ئەوەیە کە ئێوە بزانن کە بینەری چارەن، کە بینەری کورسات نیوزن، بینەری زۆرترین زانیاری و بەرزترین تەکنیک و ئاسانترین شێوازن بۆی کە بزانن چ سوودێکتان وەرگرتووە و ئەو زانیارانی کە پێویستانە پێویست ناکات بگەڕنە بۆ هیچ شوێنێکی تر جگە لە پۆرتاڵی کورسات نیوز و سۆشیال میدیاکانی ئێمە کە بە باشترین شێوە و بە بەرزترین ئاستی زانستی دروستترین زانیاری تەندروستیتان پێشکەشەکە. بڕوانە تەنیشتی من کە لە وەرزی یەکەمی چارە ئێمە 3 زەمبیلەمان هەبووە کە بریتی بوون لە زەمبیلەکانی ئازار، زەمبیلەی بێ و زەمبیلەی هەناوی کە هەر یەک لەم زەمبیلانە کۆمەڵەیەک ئەڵلقەی لە خۆگرت بوو. هەر سێ زەمبیلەکە کۆکەینەوە و تەنها زەمبیلەی یەکەمە هێڵینەوە کە بریتی بوو لە زەمبیلەی ئازار. لەم زەمبیلەیە دەستمان پێ کرد بە هۆکار و چارەسەری ددان ئێشە، هۆکار و چارەی سەر ئێشە، هۆکار و چارەی مایگرین و ئازارجەستەیەکانی سووڕی مانگانە لەگەڵ تەنگژە دەرونیەکانی سووڕی مانگانە و کۆتا ئەڵلقەی زەمبیلەی یەکەمی چارە دەربارەی پشت ئێشە بوو. ئێستا لە زەمبیلەی یەکەم چەند نمونەیەکتان بۆ ئەهێنینەوە بەرچاو بۆی کە بزانن چیتان پێشکەش کراوە. خۆمەک پزیشکێکی ددان هەوڵم داوە با درێژایی بەرنامەکانی چارە و پێشتریش لە کارکردنتر لە میدیادا هەوڵم داوە بەرچاو بەرگوێی بینەران بکەمەوە دەربارەی زانیارە پێویستەکان بۆ پاراستنی دەم و ددان و تێگەیشتن لە وردەکارەکانی دەم و ددان. هەر بۆ نمونە لە یەکەم ئەڵلقەی چارە باسمان لە ئازاری ددان و دەماربڕنی ددان کرد. دەماربڕنی ددان دێنینەوە پێشەوە و ببین چۆن لە گرافیکا بە ئاسانترین شێوە بۆتان ڕوونکرایەوە کە چۆن دەماری ددان دەبڕێ. بینەرمە کە خەڵک زۆربەی وا هەز دەکا مەقەستێکە و پێیدا بڕدرێ، بەڵام خۆی لە ڕاستیە بەو جۆرە نییە و دەکرێت وشە ڕاسترەکە بۆ وەرگێڕانی وشەی ڕوت کەناڵ تریتمنت یان ئیندۆدۆنتیک تریتمنت بریتی بێ لە چارەسەری ناواخنی ددان کە لە بەشی شترێن بەرنامەیە بینیتان ناواخنی ددان کە بریتە لە بەشە سوورەکەی ددان. ئەگەر بە خێرایی ددانە گەورەکە بینەوە تەنیشتی خۆمان بەشە سپێکە پێی دەوترێ مینا، بەشە زەردەکە پێی دەوترێ عاچ و بەشە سوورەکە پێی دەوترێت کرۆکی ددان، ئەو شوێنەی کە هەستە دەمار و خوێن هەنەر و خوێنبەرەکانی تێدایە. ددانەکە بچووک دەکەینەوە. ئێستا لە بەردەم من قۆناغەکانی ناواخنە چارەسەری ددان دەبینن، یان ئەوەی کە پێی دەوترێ چارەسەری ڕەگی ددان یان دەماربڕینی ددان. قۆناغی یەکەم بریتە لە هەڵکۆڵین ددانەکە بۆی کە بەشە کلۆربوو خراپەکان لا ببرێت و ئامادە بکرێت و پاش ئەو قۆناغە بە ڕێگرێکی لاستیکی ئەو ددانەجا دەکرێتەوە لە ددانەکانی تر بۆی کاری پزیشکەکە پاکتر و ئاسانتریش بێ. لە قۆناغی دووەمدا پزیشکەکە بە بەکارهێنانی ئامێرێکی دەستی بچووک کە وەک دەرزی وایە، لە ڕاستیە وەک بڕبەن وایە، هەتا ناوەکەی بە زمانی ئینگلیزی پێی دەوترێت فایل، وشەی فایل کە بکەیتەوە بە کورد دەبێت بە بڕبەن، هەمانە وڕبانەی کە بۆ نینۆکیش بەکاردەهێنرێ هەمان وشەی هەیە. پاشەوەی کە بەشێک لە بەشە خراپبووەکانی ددانەکە لا دەبا، اینجا بە بەکارهێنانی جۆرێک لە شلەی پاکشکاری کە جۆرەکانی زۆرن لە هەمویان ئاسانتر و باوتر بۆ بەکارهێنان، هەمان پێکاتەی هەیە کە لە فاستی ماڵاندا هەیە و بەکاردەهێنرێت لە سەرتاسەری دنیادا. پاشەوەی کە بەو شلەیە پێگات و خراپەکان لا دەبا، ئەلێرە بۆتان گەورە دەکەینەوە کە چی ڕۆدا. اینجا پاش ئەوە پزیشکەکە بە بەکارهێنانی چچە ئامێری دەستی بێ یان لە شێوازە نوێیەکەیدا کە ئامێرەکە دەبەسترێت لە یان فایلەکە یان بڕبانەکە دەبەسترێت لە ئامێرێکە بە زەبری کارەبایان بە زەبری هەوا دەسوڕێت، دەستەکە بە چارەسەرکردنی ناوەخن و ڕەگی ددانەکە و پاش ئەوەی کە پاکژ و خاوین دەکاتەوە چەند جارە بە بەکارهێنانی شلەی پاکشکاری
پاشماوەی بەکتریا و بەشە خراپبووەکانی فڕێ دەدرێتە دەرەوە. پاشەوەی کە ئەو کارە تەواو بوو، اینجا پلاستیکێک لەو جێگەیە دادەنرێت، چونکە بوونی هەر بۆشاییەک لە ناو لەشی مرۆڤدا سەرچاوەیەکە بۆ هەوکردن. پاشەوەی کە پلاستیکەکە دانرا بەشە زیاکەی دەبڕدرێت و پاش ئەوە دانەکە پڕ دەکرێتەوە کە دەکرێت لە قۆناغەکانی داهاتوو ئەگەر پێویستی کرد کڵاو یان ددانی جێگیریانە کە خەڵک پێ دەوترێت کیف بۆ ددانەکە دروست بکرێت. ئەمەی کە بینیتان قۆناغە جیاوازەکانی چارەسەری ناوەخنی ددانە بۆ گەورە یان بۆ ددانی هەمیشەیی بۆ کەسێکی پێگەیشتوو کە بە شێوەیەکی گشتی لەسەر و 15 ساڵەوە. هەمان ئەو کاری کە باسمان کرد بۆ مناڵانیش ئەنجام دەدرێت، بەڵام کەمێک جیاوازە. ئەمەی کە ئێستا دەیبینن قۆناغەکانی ئەنجامدانێتی بۆ مناڵان. بە هەمان شێوە ئەو مناڵەکە ئازاری ددانی هەیە، ددانەکەی هەڵدەکۆڵێەوە بە شەخراپبووەکانی سەرۆلا دەبرێت. پاش ئەوە بە بەکارهێنانی بربەستی لاستیکی ئەگەر توانرا دادەنرێت، ئەگەر نەتوانرا ئەو کاتە جۆری شلەکە و چارەسەرەکە جیاوازی هەیە. پاش ئەوەی کە بە بەکارهێنانی بڕبەنێکی دەستی بە شەخراپبووەکەی دانەکەلا دەبرێت، شلێکی پاکشکاری بەکاردەهێنرێت کە لەگەڵ ئەوەی پێشووترا جیاوازە. دێن ئەلێرە دووبارە گەورەی دەکەینەوە، تەماشای تەنیشتی من بکەن کە بە شەخراپبووەکان لا دەبرێت و بە شلی پاکشکاری ناو دانەکە پاک دەکرێتەوە. بەڵام ئەوەی کە دادەنرێت لە شوێنە پاکراوەکەدا وەک هی گەورە پلاستیک نییە، بەڵکو شلەیەکە کە پاش ئەوە لەگەڵ باسەرۆچوونی تەمەند و خورانی بەشەکانی تری دانەشیرەکەدا ئەو بە شەش یان ئەو شلێش دەخورێتەوە، بۆی کە ددانە هەمیشەیەەکە بێتە دەرەوە. ببینن دانەشیرەکە لە ژێریەوە ددانێکی هەمیشەیی هەیە، بەڵام ئەو کارێک کە بۆ دانەشیرەکە ئەنجام دەدرێت هیچ پەیوەندیشی بە ددانە هەمیشەیەکەوە نییە. هاتینە خزمەتتان، تەماشای تەنیشتی من بکەن بۆی بزان زەمبیلەی یەکەمی چارە ئەڵلقەکانی دەربارەی چی بوو کە زەمبیلەی ئازار بوو. لە دۆ مەڵقەی ئەم زەمبیلەیە باسمان لە ئازاری سەر کردیان سەرێشە، لەبەری کە شتێکە زۆربەی زۆر مەدەستیەوە دەناڵێنین. جابووی کێمە لەوە تێبگەین بە وردی سەرچاوزانستەکان هەڵدایەوە و بە بەرزترین تەکنیک بۆمان پاسکردن کە وردەکاری جۆرەکانی سەرێشە چین. دەچین و ئەرشیف ئەماڵقەیەش دێنینەوە خزمەتیەوە و فەرموبینە ئەم زەمبیلەی بەرنامەی چارە تایبەتە بە ئازار. ئەڵلقەی پێشومان تایبەت بوو بە ئازارەکانی ددان. ئەمەڵقەیەمان لەگەڵ ئەڵلقەی داهاتوو تایبەتە بە دوو جۆری باوی سەرێشە و کۆمەڵێک ئەڵلقەی تر لەم زەمبیلەیە هەیە کە دووبارە پەیوەندیدارن بە ئازارەوە و وەک ئەم دوو هەفتەیە هەفتەکانی داهاتووش بینەری چارە بن، بۆی کە بزانن ئەوانە چین و چۆن لەگەڵیانە هەڵبکەین و چارەیان بکەین. دینەوە بۆ باسەکەمان دەربارەی سەرێشەیان ژانەسەر. وەک لە راپۆرتەکەی پێشوو دابینیتان کە بە درێژای مێژووی مرۆڤایەتی مرۆڤ بە دوای دەستنیشانکردن و چارەسەری ئەم دەردەیە گەڕاوە، دەردی ژانەسەرێشە. هەر لەبەرەوە مەبەستە ساڵی 1970 ڕێکخراوێکی جیهانی دروست بوو بە ناوی کۆمەڵەی نێونەتەوەیی ژانەسەر کە تایبەتە بە کۆکردنەوە و بڵاوکردنەوەی ئەو توێژینەوانەی کە تایبەتن بە سەرێشەوە. هەرم کۆمەڵەیە پۆلێنێکی داناوە بۆ ئاسانکردنی دەستنیشانکردن و چارەسەرکردنی سەرێشە کە بە شێوەیەکی گشتی سەرێشەکانەکە بە دوو بەشەوە کە بریتین لە سەرێشە بەراییەکان و سەرێشە دووەمیەکان. هەرچی سەرێشە بەراییەکانە ئەوەیە کە ئازارەکە پەیوەندی بە سەرەوە هەیە، واتە لە ناوچەی سەردایە. بەڵام سەرێشە دووەمیەکان هۆکارەکەی یان سەرچاوەکەی شوێنێکی ترە و ئێوە لە سەردا هەستی پێ دەکەن. هۆکاری سەرێشە دووەمیەکان زۆر زۆرن، وەک دەبین ئێستا شاشەکە پڕ دەبێ، زیاتر لە 100 تا 150 جۆری هۆکار بۆ سەرێشەی دووەمی دەستنیشان کراوە لە کەماو خواردنەوە و شکبوونەوە بە تێپەڕبوون بە ئازارەکانی سوڕی مانگانە و پەیوەندیدار بە جگەرە کێشان و خواردنەوەی ئەلکوهول و کۆمەڵێک پەیوەندیداری تر بە نەخۆشیەکانی یان نەخۆشی درێژخانەکانی وەک جۆری دووەمی شەکرە و بەرزە فشاری خوێن و کۆمەڵێک هۆکاری تر کە ئەمانە هیچیان بابەتی ئەمەڵقەیەنین کۆیان دەکەین و دەیان بینە ئەولاوە. تەنها نمونەیەک لە سەرێشەی دووەمی کە حەزەکەم وتان باس کەم و بهێنینان پێشەوە بریتیە لە سەرێشەی پەیوەندیدار بە هەوکردنی گیرفانە هەواییەکانەوە کە لە ناو خەڵکدا بە جیوب ناسراوە. ئەم گیرفانە هەوایانە وەک دەیبین لەسەر کە لە سەرەکە ئێستا ڕەنگەکانی
دەستنیشان دەکرێت سێ جوتن کە دەکەونە ناوچەی ناوچەوان و لووت و شەویلگەی سەرەوەی مرۆڤەوە. ئەمانە کاریان ئەوەیە کە سەر یان کێشی سەر سوک دەکەن بۆی جەستە بتوانێت هەڵیان بگرێت. هەر کاتێک کێشەیەک یان هەوکردە لەم گیرفانە هەوایانە هەبێ ئەوە مێشکی مرۆڤ یان جەستەی مرۆڤ زەنگی ئاگدارکردنەوە نێرێ بۆی کە پێت بڵێ کێشەیەک هەیە. ئازاری گیرفانە هەوایەکان هەوکردنی گیرفانە هەوایەکان لە بەشی پێشەوەی سەر و ناوچەواندا دەردەکەوێت کە بە سەرێشەی دووەمی ناسراوە و لە باوترین جۆرەکانی سەرێشەی دووەمیە و پزیشکی قورگ و لووت و گوێ کاری چارەسەرکردنی ئەمانە دەکات. بەڵام وەک بمان باسکردن سەرێشە دووەمیەکان بابەتی ئەمەڵقەی چارە نین لەبەرەوە ئەمەش دەخینە ئەملاوە و دەینەوە بۆ سەرێشە یەکەمیەکان یان سەرێشە بەرایەکان. کۆمەڵی نوتەی بۆ ژانە سەر لە پۆلێنەکەی خۆیدا بە شێوەیەکی گشتی دابەشی کردوون بە سێ جۆرەوە کە بریتین لە سەرێشەی هێشویی لا سەرێشە و کرژە سەرێشە یان سەرێشەی فشار. هەرچی سەرێشەی هێشویە لە هەمویان کەمتر و لە هەمویان پڕ ئازارترە کە بە شێوەیەکی گشتی وەک ئازارێک لە ناو یەک چاودا دەردەکەوێت و ئەو کەسە وا هەز دەکات کە چاوی دەردێنن و ئازارەکەش ئێجگار تیژ و بەهێزە. هەرچی لا سەر ئێشەیە یان ئەوەی کە لە ناو خەڵکدا باش شەقیقە ناو دەبرێت و زمانە زانستیەکەی بریتە لە مایگرین. ئەم جۆرە لە سەرێشە با شێوەیەکی گشتی لە لایەکی سەردا دەردەکەوێت و لە دە کەسی جیهان کەسێکیان بەدەست ئەم سەرێشەوە دەناڵێن و با شێوەیەکی گشتی بە دەنگ و بە ڕووناکی و با قەرباڵغی بێزار دەبن کامەش بابەتی ئەمەڵقەیەمان نییە. هەرچی کرژە سەرێشەیان سەرێشەی فشارە بابەتی ئەمەڵقەیەمانە و لە باوترین جۆرەکانی سەرێشەیە لە جیهاندا و لە 5 کەس لە جیهاندا کەسێکیان بەدەست ئەم سەرێشەیەوە دەناڵێنێ. دەرکەوتەی ئەم ئازاریان دەرکەوتەی کرژە سەرێشە لە بەشێوەیەکی گشتی لە پشتی سەر و لە ناوچەوانی مرۆڤدایە. لەکدانەوەی زۆر هەیە بۆ ئەم بابەتە بەڵام تا ئێستا هیچیان 100% یەکلای نەبوونەتەوە کە بوترێمە هۆکاری کرژە سەرێشەیە. بەڵام با شێوەیەکی گشتی کەم خەوی و کەم خواردن و کەم پشوو و زۆر هیلاک بوون و فشاری دەرونی بە هۆکارەکان ئەم سەرێشەیە دەستنیشان کراون. ئەم سەرێشەیە کە دەردەکەوێت وەکوایە کەسێک ناوچەوانی بەست بێت وەک بیرتان بێت لە ڕابردووە دایکمان نەنگمان پەڕۆیەکی لە ناوچەوانی دەبەست و دەیگوت سەرمێشێ. ئەمەیان بریتێ لە کرژە سەرێشە. بەڵام دەستنیشانکردن و چارەسەرکردنی کرژە سەرێشە یان سەرێشەی فشار یان بۆی کە جیاب بکرێتەوە لەوەی کە ئایا ئەمە کام جۆرە لەسەر ئێشەیە هەروە کارێکی ئاسان نییە و پێویستی بە بینینی پزیشک و بە دواداچوونی زانستی و پشکنینی تاقیگەی و تیشکی هەیە. ئەوەی کە بەرنامەکانی ئێمە جیا کاتەوە لە بەرنامەکانی تر تەنها زانیاری زۆر نییە و تەنها تەکنیکی بەرز نییە بەڵکو شێوازی ئاسانیشە. هەر بۆ نمونە لە زەمبیلەیەکەمە کە ساڵقەکانی لە تەنیشت نەبینەوە ئەڵلقەیەکمان تایبەت کردبوو بە مایگرین ئەوەی کە لە ناو خەڵکە بە شەقیقە ناسراوە یان بە لاسەرێشە ناسراوە. بەڵام لە بری ئەو هەموو تەکنیک و گرافیکە بەرزەی کە لاڵقەکانی ترا بەکارمانهێنا لە مەڵقە بە نمونەیەکی ئاسان و سادە بە بەکارهێنانی ئۆتۆمبیلێک بۆمان باسکردن کە مایگرین ئازارەکەی چۆنە. جگەلەوە لەو نمونانی تریش کە لاڵقەکانی چارەیە بەکار هاتووە لە ئازاری پشتا لە پشت ئێشەیە نمونەی قامیشیان قەسەبمان بۆ بەکارهێنان و هەروەها لە بەرنامەکانی ترا کۆمەڵێک نمونەی ئاسان و سادەمان بۆ بەکارهێنان. هەر بۆ نمونە لە بەرنامەی شەکرەیە نمونەی کلیل و دەرگامان بەکارهێنا، لە بەرنامەی چەوری خوێنە نمونەی لۆریمان بەکارهێنا، لە بەرنامەی تەلەسیمیا بووکمان بەکارهێنا و لە هەر بەرنمێکە بە هەمان شێوەش ئاسانترین شێوازمان بۆیەوە بەکارهێنا. جابووی کە بین ئێمە چۆن مایگرێنمان بۆ ئێوەشی کردوتەوە فەرموو لە ئەرشیفەوە بینەری ئەوەش بن. ئەزانن کە ئاماژەیەکە بۆی کە ئۆتۆمبیلەکە پێڵە دەرگاکانم کراوەتەوە ئاگات لە سەلامەتی خۆت بێ کە سەر ئێشە ئەیکێکەوە بەتانی کە دەکرێت مرۆڤ وا لێ بکات کە لە هەندێک دۆخی ئۆتۆمبیل لە خوڕینە ئاگای لە سەلامەتی خۆی نەمێنێ بە تایبەتی لە مایگرینە کە ئەو بەڕێزانی کە مایگرینیان هەیە
وای لێ دێت کە سارەکە ڕاگرن و کەمێک پشوو بن بۆی کە بتوان بەردەوام بن لە کارکردن. جا لە ڕووی زانستیەوە لاسەر ئێشە شەقیقەیان مایگرین چییە؟ تاکو ئێستا توێژینەوە زانستیەکان و سەر چاوە زانستیەکان نەگەشتونەتە دەرەنجامیشی 100% بۆی کە بزانن چییە. بەڵام زۆر ئاماژە بۆ دەن کە ئەڵێن هۆرمۆنێکە لە ناو لەشی مرۆڤە کە پێی دەوترێت سیرۆتۆنین کە هەندێک جار پێی دەوترێت هۆرمۆنی دڵخۆشکردن کەوا لە مرۆڤەکە دڵی خۆش بێ کاتێک کە سیرۆتۆنین زۆر دەرەیرێ کێکی لە ڕێگا ئاسانەکانی دەردانی سیرۆتۆنین بریتێ لە وەرزشکردن. ئەو کاتەی کە سیرۆتۆنین کەمە بێتەوە دەبێتە هۆی کشانی مولولە خوێنەکان بۆ لەبەرەوەی کە یەکێ لە کارەکانی سیرۆتۆنین بریتە لە تەسکردنەوەی مولولە خوێنەکان. هەر ئەم سیرۆتۆنینە لە ناو پەڕەکانی خوێنە هەیە ئەو کاتێک کە مرۆڤ تووشی خوێنبەربوونە بێ واکە کە مولولە خوێنەکان تەسک بنەوە بۆی کە کردداری خوێنمانن ئاسانتر بێ و هەر ئەم سیرۆتۆنینە لە ناو گەدە و لە ناو ڕیخۆڵەکانی مرۆڤ هەیە و کردداری جوڵەی خواردن و جوڵی ڕیخۆڵەکان و دەرهاویشتن ئاسانەکە. جوابین و سەر باسەکەی خۆمان. سیرۆتۆنین وەک وتمان ئەو هۆرمۆنەیە کە مولولە خوێنەکان تەسکەکاتەوە. هەندێک لە ڕاکان ئەڵێن ئەو کاتێک کە بڕی سیرۆتۆنین دابازە لە لەشی مرۆڤە مولولە خوێنەکان ئەکشێن کە کشان ئەم گۆڕانە لە کشانی مولولە خوێنەکانە دەبێتە هۆی دروستکردنی مایگرین. چۆن؟ بۆ نمونە ئێستا کە ئۆتۆمبیلەکە سلف لێبین ئەم ئۆتۆمبیلە بە بانزین کار دەکا هەروەکەوەی کە لەشی مرۆڤ بە خوێن کار دەکا و خوێنەکە ئەسوڕ لە ناو لەشی تۆیە. ئەم بنزینەش کە لە ناو ئەم ئۆتۆمبیلە ئەسوڕێت بە بەردەوامی ئۆتۆمبیلەکە کار ئەکا. ئەگەر من تۆزێک بجوڵێم تەمەشای من بکەن لە ناو هەموو ئۆتۆمبیلەکە کە ئێوە ئەیبینن بەتایبەت ئەگەر ئۆتۆماتیک بێ شتێکمان هەیە کە ئۆتۆمبیلەکە ڕائەگرێت کە پێوترێ ئیستۆپ، شتێکی تریشمان هەیە کە بنزین زیادەکە کە پێوترێ سکلێتەری بنزین. جا ئەمە چ پەیوەندێکی بە کاری مایگرین و بە سیرۆتۆنینەوە هەیە؟ ئێستا بە شێوەیەکی ئاسایی کە دەیبینن بە شێوەیەکی ئاسایی کە دەبینن سارەکە هیچ کێشەیەکی نییە، دەنگێکی ئاسایی هەیە وەکە ئۆتۆمبیلێکی تر کارەکە. ئەمە وەک کاری سوڕانی خوێنی ئاسایی مرۆڤە و سیرۆتۆنینەکە بە باشی کۆنتترۆلی کردووە. بەڵام ئەو کاتێک کە سیرۆتۆنین کەم ئەبێتەوە ڕۆشتنی خوێن زۆرە بێ. هەروەکو ڕۆشتنی خوێنەکە زۆرە بێ ئێستا گەرمە ئاساییە، بەڵام ئەگەر ئێمە ڕۆشنەکە زیاد بکەین گوێتان لە وڕەوڕ و هاواری سارەکەیە. ئەم کشانی مولولە خوێنە لە ناو لەشی مرۆڤە واکات کە مرۆڤ تووشی ئەو سەر ئێشەیە بێت کە پێی دەڵێن لاسەر ئێشە یان مایگرین. بەڵام ئەمە تا ئێستا 100% وانە، بەڵام مێشە لە ڕاکان واڵێت جگە لەوەش گۆڕان لە هۆرمۆنی ئیسترۆجینە کە پێی دەوترێت هۆرمۆنی مەیەکی هۆرمۆنی خانمان وا دەکات کە ئەم مایگرینەش دروست بێت یان زیاد بێت. لەبەرەوەش کە ئەوان مانگانە ئەم هۆرمۆن لەگەڵ هۆرمۆنی سیرۆتۆنینە بەردەوام لە گۆڕانە لە کاتی سووڕی مانگانەیە کە ئەمە ئەڵقەی داهاتووی بەرنامەی چارە دەبێت. بەڵام بۆی کە بزانین ئەو کاتی کە لاسەر ئێشە شەقیقەیان مایگرین دروست بوو چی دەبێ و چی بکەین میوانمان هەیە بۆ بەردامایە. بەڵام هەر بۆ زانیاری خۆتان لە هەموو جیهانە لە هەموو 5 پیاوێکە یان لە هەموو 5 خانمێکە یەک خانم سەرێشەی هەیە لە کاتێکە لە 15 پیاوە یەک دانایان لاسەر ئێشەیان مایگرینی هەیە. چارە بەرنمەیەکە کە هەوڵەدا جگەلەوەی کە توانەکانی ناوخۆی بەکاربێنێ زۆرترین زانیاری هەیە، بەرزترین تەکنیکی هەیە و ئاسانترین شێوەی هەیە. بەڵام لەگەڵەوەشە کۆمەڵک ڤیدیۆ و ئەنیمەیشنی شوێنەکانی تر ئەخوازێت بەڕەچاوکردنی ئێتیکە میدیایەکان ڕەوشتە میدیایەکان دەیکوردێنێت و پێشکەشی ئەوەی دەکا بۆی کە ئێوە زۆرترین سوود وەرگرن. هەر لە زەمبیلەی یەکەمی چارەکە تایبەت بوو بە ئازار کە بە ددان ئێشە دەستمان پێکرد بەرەو سەرێشە و بەرەو مایگرین و پاش ئەوە هاتینە سەر ئازارە جەستەکانی سووڕی مانگانە. لە ئازارە جەستەکانی سووڕی مانگانەیە تەواوی سووڕی مانگانە بە یەک ڤیدیۆی کورتی جوان کە ئاکتەرێک دەینوێنێت بەمان کردەوە بە کوردی. بینەربن کە لە سووڕی مانگانە چی ڕۆیە.
هاتینەوە خزمەتتان دەمەوێت سەرنجی بینەرانی بەڕێز بەوە ڕابکێشم ئەم نمونانی کە دەیبینن تەنها مشتێکن لە خەروارێک ئەوەی کە ئێوە لە دوو ئەڵلقەیەک بە دوایەکە ئەیبینن لە کەمتر لە دوو کاتژمێرە کۆکراوەی زیاتر لە 23 کاتژمێرە لەبەرەوە هەموو شتێکتان بۆ ناخرێتە سەر شاشە بەڵکومە تەنهاوە بیرهێنانەوەی و تەنها سەرنج ڕاکێشانە بۆی کە پێویستە مەزانیاری بوو بگەڕنەوە بۆ پۆرتاڵی کورسات نیوز و سۆشیال میدیای ئێمە بۆی کە بزانن لەکۆ باشترین و دروستترین زانیاریتان دەسەکەوێ. بەهەرحاڵ ئەمەی کە بینیتان پێش کەمێک بریتی بوون لە ئەڵلقەکانی زەمبیلی یەکەمی چارە دەربارەی ئازار. وەک بۆمان باس کردیمە سێ زەمبیلەمان هەبوو. زەمبیلی یەکەم دەربارەی ئازار بوو، زەمبیلی دووەم بێ و زەمبیلەی سێم زەمبیلەی هەناویەکان بوو. اینجا سێ زەمبیلەکە لاوەی تەنها باسی زەمبیلەی دووهەم زەمبیلەی بێکان. لەم زەمبیلەیە باسی چیمان بۆ ئێوە کردووە؟ بریتی بوون لە بێجەوی، بێخەوی، بێخواردنی لە مناڵانە، بێخواردنی لە گەورەکانە کە بە ئەنۆرێکزیا ناسراوە و بێجوڵەیی کە سێ ئەڵلقەی تایبەتمان لەسەر بێجوڵەیی بۆ کردن و بێددانی. ئێمە لە چارە تەنها لە ناو ستۆدیۆ ناوەستین وەک دەزان دەچینە دەرەوەی ستۆدیۆ و مەیدانی کارەکەی. بەڵام مەیدانی هەر لە سلێمانی کار ناکەین وەڵکو دەچین دەرەوەی سلێمانیش. لاڵقەی بێجەوی ئەم ڤیدۆی کە لە تەنیشتیم نەیبینن مامزاهیرە لە شاری خوڕماڵ کە بە پیاوە دڵخۆشەکەی خوڕماڵ ناسراوە. لێرەوە زستانێکی سارد لە پاش بەفربارین چوینە خوڕماڵ لەگەڵ مامزاهیر گفتوگویەکی کورتمان کرد دەربارەی بۆچی بۆ ئەم پیاوە دڵخۆشەکە کە بە زیاتر لە 93 ساڵ تەمەنەوە هێشتا دڵی خۆشە. زا مامزاهیر چی وتووە؟ نهێنی دڵخۆشی بەردەوامی مامزاهیر چییە؟ نهێنی دڵخۆشی بەردەوامی من ئەوەیە کە گوێ بە هیچ ناوەستێک نادەم ناخۆشیەکان گوێ بە نەخۆشیەکان نادەم. باشە بۆ نمونە جەنابەت سێ جار خێزانت هەبووە تا ئێستا لە ژیاندا. خێزان یەکەم ئەمری خوای کردووە، خێزانی دووەمە لێ جیابوویتەوە، خێزانی ئێستان خوا بێکەوە بۆ تان بێڵێ کە خێزان یەکەم ئەمری خوای کرد
دڵ ناخۆش بوویت یان بێتاقەت بوویت ناخۆش زۆر ناخۆش کە تووشی ناخۆشیشی وابیتەوە دیسانیشە وەڵڵا دەڵا لەسەر قەبریان کردووە من بیری ژنێنام کردووە لەو دەیە کام بۆ خوازبێنی کام لەسەر قەبران باشە پرسیارێکی ترم هەیە لەسەر مەسەلەی دڵخۆشی و تەمەندرێژی لە ساغی تۆ جگەرە کێشان جگەرت کێشاوە؟ جگەرم 9 ساڵ جگەرم خوا 9 ساڵ جگەرم کێشاوە 9 ساڵ وازە هێنایە سەش بەردەوام زانیم زەرەرە تەرکمدا باشە تەرکمدا وازم هێناو دووشتم زیادکە لە تەرکدانی جگەرە دووشت باڵێ یەکەم زۆر خواردن دووەم ئەگەر شتێک بەدڵم نەبوو تۆزە عەسەبیەت هەیە تۆزە عەسەبیەت ئەگەر شتێک بەدڵ نەبوو ئێستا چێڵێ بە گەنجەکان بۆی دڵخۆش بن جگەرە بکێشن بۆی عەسەبی نەبن هەواریان لەکەم هەر خەریکم لەگەڵیان قسەکەم تۆژیان دەبێ مۆژیاریان ئەەکەم هەموو قسەیەکیان بۆکەم چی بکەم لەوە زیاتر جگەرە بکێشیان نەیکێشن نەیکێش باشە تۆ لەبەری پیاوێکی زۆر جوڵەت هەیە لەبەرەوەی شێک لە هەنیێنەکانی دڵخۆشەکانی تۆەوەی کە جوڵەت زۆرە کە جگەرە تەرک کرد جوڵەت باشتر بوو لە جاران زیاد کرد بەکی خستبوو جگەرە کوسبوو یەکجار وەسا بوو باڵێ باشە یەکێ لەو شتانی کە باسەکرێ لە ڕووی زانستیەوە بۆ تەمەندرێژی بۆ دڵخۆشی مرۆڤ مەسەلەی پەیوەندی کۆمەڵایەتیە بوونی ژنی باشە ئەولای باشە هاوڕێی باشە تو ئەمان چۆنە لە ژیانتە وەڵڵی ئەوێ خێزانت باش بێت ڕەفێقی باش ببێ دراوسەی باش ببێ گەشت و گوزارت بێ خۆشی و بەشارەت بێ لەگەڵ دۆست و ڕەفێق و ئەحباب زۆر باشە ئەوەتر هەموو خۆشیێگا بە ئینسان هەموو هیوایەتێک باش ئەستا تۆ چۆن نەسیحەتی خەڵکەکەی بۆی کە هەم لەشیان ساغ بێت و ئاشتانە زۆر باشە ئەگەر من داوا لێت بکەم نەسیحەتی گەنجێکی وەکو من بکەی کە من نزیکەی 6 ساڵە لە جەنابەت مناڵترم پێشەوەی کە نەسیحەتەم بکەی ئەم پرسیارم زۆر گرنگە تۆ سەرتاشی لە چەندێک کۆ فەرموو سەرتاشم لە 57 نزیکەی 6 ساڵ زیاترەکە ئێمە ئەڵقەی ڕابردوومان تەوێت بوو بە پشت ئێشە تۆ 6 ساڵە سەرتاشی پشت نایشێ؟ هیچ شعوراتم بە ئازارێکی بەسیتیش دەکردێت لە پشت ئێشە نەخۆشیەکانیش لەسەر حەمدی خوا یان بەدی خوای گەورە هەستەکە هیچ جوڵەکەشە بێ؟ هەستەکە هیچ جوڵەکەشە بێ؟ هیچ جوڵەکەشتە ئەوەی کە بامزایی بۆی باسکردن هەمویان بە توێژنەوەی زانستی سەلماون واتە مەجگرەوەی کە پیاوەکە لە ئەزمونەوە قساکە باشقانی زانستیشی هەیە ئەو کاتێک کە مرۆڤ بێجەوە بێ بێخەوە بێ هەڵبەتە بێخەویش بێجەوی دروستەکاتەوە جارێکتر ئێمە جگە لە بابەتە مەیدانیەکان بۆ گومان باسکردن بەرزترین تەکنیکمان هەیە لە کارکردنە ئەم ڤیدۆی تەنیشتی من بەکارهێنانی گرافیک بوو و بە هاوکاری بەشی گرافیک لە دەستگای میدیای کورسات بە وردەکاری قۆناغەکانی خەوی مرۆڤە ڕۆشتی نەخوارەوە تەنها نمونەیەکتان لەسەر مەسەلەی بێخەوی بۆ هێنینەوە و چۆن خەوێکی دروستان هەبێ بۆ زانیاری زیاتر دەتوان تەواوی بەرنامەکە ببینن بەڵام با بگەڕێنەوە بزانین پێش 4 مانگ زیاتر چۆن باسمان لە قۆناغەکانی خەوکردە بە شێوەیەکی زانستی کەم خەوی یان بێخەوی بەڵام خودی پرۆسەی خەو خۆی چییە؟ تەماشاکی تەنیشتی من کەم بۆی بۆتان ڕوون بکەمەوە ئەمەی کە لە تەنیشتی من دەرەکەوێت بریتە لە هێڵکاری مێشکی مرۆڤ هەروەک چۆن هێڵکاری دڵ هەیە تەختیتی دڵ هەیە بە هەمان شێوەش هێڵکاری بۆ مێشکی مرۆڤ هەیە زانەکان هاتن لە کۆمەڵێک تاقیگەی تایبەتە کە بە تاقیگەی خەو ناسراوە خەڵکیان خستە و تاقیگانەوە بووی کە بزانن لە کاتی خەوا چی ڕۆیە بە پێی هەڵکارانی کە کردیان دۆزرایەوە کە دەکرێت بە شێوەیەکی گشتی خەوی مرۆڤ بکەین بە دوو قۆناغەوە کە بریتین لە قۆناغی REM و non-REM کە هەرچی REM واتە Rapid Eye Movement واتە جوڵەی خێرای چاوەکان کەمە قوڵترین بەشی خەوە و non-REM کە بریتە لە جوڵە خێرای چاوەکان کامان هەردووشیان نەخێنم تەنیشتەوە بە گەورەی بیبینن لە تەنیشتی منەوە قۆناغی یەکەمیان کە بریتە لە قۆناغی non-REM واتە جوڵەی خێرای چاوەکان دەکرێتەوە بە 3 قۆناغی ترەوە کە بریتین لە قۆناغەکانی 1 2 3 هەرچی قۆناغی دووهەمە کە قۆناغی REM بە شێوەیەکی گشتی تەنها بە 1 قۆناغ
بۆ کاتی کە مرۆڤ سەرتا دەسەکا بە خەو لە قۆناغی یەکەم هابێ کە ئەمە بە شێوشی گشتی لە 15 تاکو 20 خولێکی یەکەمە و لە پاش ئەوە دەچێتە قۆناغی دووهەم و قۆناغی سێهەمی خەو و پاشەوە لە قۆناغی هەڵبەتە لە نۆن ئاڕئێمە اینجا دوادێتە قۆناغەکەی دووەمە کە قۆناغی ئاڕئێمە کە ئەم دوانەیان قۆناغی سێهەمی نۆن ئاڕئێم لەگەڵ قۆناغی ئاڕئێمە گرنگترین کاتی خەو و قوڵترین بە چێشترین کاتی خەو و بە سوودترینیشیانە هەر لەبەر ئەوەیە کە پێویستە مرۆڤ لە کاتی خەوا لە خەوەکەیە قوڵ ببێتەوە سەربارەوانی کە بەسکرا ئەو بەڕێزانی کە ناوتان داوەز لە خوارەوە بۆ قۆناغی سێهەمی هەنگاوی یەکەم و بۆ هەنگاوی دووهەم ئەو بەڕێزانە هەمیشە لە پاش خەوتن ئەڵەن هەستەکەین شەکەتین ئەمانە چێن ئەمانە و بەڕێزانن کە لە پێش خەوتن جگەراکێشن یان ئەلکوهۆل لە خۆنەوە یاخود بەرهەمەکانی کەفاین نەخۆنەوە کە خۆیان لە قاوە و چایە بینەوە بەڵێ هەنێکتان ئەڵێن کە من چاژە خۆمەوە قاوەژە خۆمەوە سەعاتی 11 و خەویشم لێکەیە بەڵێ ڕاستە خەوە لێکەیە بەڵام ئەو خەوتە کە تۆ پاش قاوە خواردنەوە خەوی تەنها لە قۆناغی یەکەمان بینیتەوە یان یەکتە قۆناغی دووهەمووان دانابەزیتە بەشی قوڵایی قوڵی خەوتنەکانەوە لەبەرەوەی هەندێک کەس کە لە خەو هەڵەسن لە خەو هەستەکەن هێشتا هەر شەکەت و ماندوو چکە نەیانتوانیوە بگەنە قوڵایی خەوەکانیان سەرباریەوە ئەو بەڕێزانی کە بەهۆی کۆنتڕۆڵ نەکردنی نەخۆشیەکان وەک بەرزەفشاری خوێن و جۆری دووەمی شەکرەوە بەردەوام شەو خەبەریان دەبێتەوە لە خەو جای بۆ دەست بە ئاوگەیاندن بێ یان تەنها بێخەوی بێ ئەو بەڕێزانش لەبەری کە ناتوان داواز نەخوارە بۆ قۆناغ کوڵەکانی خەو ئەوانش دیسانەوە بەدەست شەکەتیەوە ناڵێن لە پاش نووسن وەروەها ئەو بەڕێزانەی کە لە پێش خەوتن ڕاستەوخۆ ئاو یا هەر شتەمەنێکی ترەخۆنەوە لەبەری کە ئەمە شوا دەکات لە مرۆڤ لە کاتی نووسنە هەڵسە لە خەو پێویستی بە دەست بە ئاوگەیاندن بێ پێویستی بە میزکردن بێ لەبەرەوە تەماشاکەی و بەڕێزانەش ناتوانن بە ئاسانی بگەنە قوڵاییانی خەوە ئەگەر چی خۆی ئەم هەنگاوانی کە باسکرا لە خەوتندا لە لەشی مرۆڤدا شەوانە لە 4 تا 6 جار دووبارە هابێتەوە و هەر دانێکیش لەو خولانە 6 تا 90 خولێکی پێچێت بەڵام هەندێک کار هەیە کە پێی دەوترێ خوڕەوشتە باشەکانی پێش خەوتن کە ئێستاوەتان باسەکەین چین بۆی کە بتوان خەوێکی باشتان هەبێ یەک لەوانە بریتێ لە هەبوونی ژوورێکی تاریک بۆ نووسن لەبەرەوەی کە ڕووناکی ڕێگە لە مرۆڤ دەگرێت بچێتە ناو پرۆسەی خەویان قوڵبوونەوە لە خەودا دوو تەماشانەکردنی تەلەڤیزیۆن و سەرجەم ئامێرە ئەلکترۆنەکانی وەک مۆبایل و پادەکان ئایپاد و جۆرەکانی لەبەر ئێمانش دیسانەوە سەرچاوی ڕووناکین و مرۆڤ بۆی کە تەماشایان بکات پێویستی بەوە هەیە کە تەرکیز بکاتە سەریان سێ وا باشترە کە لە پێش خەوتن مرۆڤ بە کاتژمێرێک یان کاتژمێر و نیوەک گەرماوێکی گەرم بکات واتە حەمامێکی گەرم بکات بکامە یارمەتی خەوبوونەوەی ماسوولکەکانی لەشی مرۆڤەدات سەرباری ئەوەش مرۆڤ دەتوانێت هەندێک ڕێگا بەکاربێنێت بۆ ئەوەی کە هێوری دەرونی بەخۆی بەخشێت لە نمونەکانیان بریتە لە هەموو جۆرێکی پاڕانەوە هەموو جۆرێکی نوێشکردن لە هەر جۆرێکی ئاینابێت و یاخت تەکنیکەکانی مێدیتەیشن و یۆگا کامانش دیسانە یارمەتی خەوبوونەوەی مرۆڤ بدەن سەرباریەوەش وەک مامۆستا مەهدی بۆی باسکردن جۆرێکی یۆگا هەیە کە بە یۆگای خەو ناسراوە کە بە زمانی ئینگلیزی پێی دەوترێت یۆگا نیدرا کە ئەمانە لە یوتیوب دەتوان بۆی بگەڕێن و دەستانەکەوێت کە هەنگاو بە هەنگاوەتان باتە قوڵایی خەوتنەوە سەرباریەوەش مرۆڤ دەتوانێت پێش نووسن هەندێک خوڕەوشتی باش بکات وەک خوێندنەوە کام خوێندنەوەیە یارمەتی هێوربوونەوەی دەرونی مرۆڤ دەدا دووبارە و یارمەتی گێژبوونی مرۆڤ دەدا و ئامادەی دەکات بۆ قۆناغی یەکەمی خەوتن بە سەرباری ئەوەش واسێنان لە کێشەکانی ڕۆژانە و بیرنەکردنەوە لە خودی خەو خۆی چونکە هەندێک جار بیرکردنەوە لە خودی خەو خۆی لە خۆیان هۆکاری بێخەوی مرۆڤە لە هەموو ئەمانە گرنگتر بریتە لە ڕێخستنی کاتەکانی خەو واتە مرۆڤ هەموو شەیەک لە هەمان کاتدا بنوێ و لە هەمان کاتدا هەڵسێ لە خەو کە ئاسانترینی ئەمە بریتە لەوەی ئەو کاتەی دنیا تاریکە بێ بن و ئەو کاتەی دنیا ڕووناکە بێ هەڵسە لە خەو کە ئێستا لە وەرزی زستاندا بە شێوەیەکی گشتی لە نێوانی کاتژمێر 8 بۆ 3 کات کە ئەوانەیە بۆ زۆرێک لێمە ئاسان نەبێت بەڵام خۆ دەتوانن لە کاتژمێر 10 شەو هەتاوەکو 5 و 6 بەیانی بنون بەو شێوەیە هەم کاتێکی باش ئەنون و هەروەها هەم جۆرێکی باش ئەنون چونکە هەمان ئەو حەو کاتژمێرەی کە لەو نێوانەیە ئەخەوی هەمان ئەو حەو کاتژمێرە نییە کە لە نێوانی 2 بەیانی هەتاوەکو 9 بەیانی ئەدەین لەبەرەوە ئەمە باشترین کارە هەم بۆ ڕێخستنی خەوی مرۆڤ هەم بۆ ڕێخستنی مەزاجی مرۆڤ واتە بۆ خۆپاراستن لە بێخەوی و لە بێجەویش سەرباری ئەوەش بۆ دابەزانی کێش
و بۆ خۆپاراستن لە جۆری دووەمی شەکرا گرنگترین کار کە بیکەنەوەی کە کاتی خەوەکانتان ڕێک بخەن زوو بخەون و زوو هەڵسن نەخەو بۆ هیوای کەم زانیاردنی دەربارەی خەو پێمان بەخشین یارمەتیتان با کە خەوێکی باشتر بژین و خەوێکی باشتر بخەون چونکە بۆ خۆی خەویش وە گوتمانێک لە سەرسەی ژیانی مرۆڤە. ئەمەی کە لە تەنیشتی منەوە دەرەکەوێت تۆ جارێکتر بۆتان بریتە لە ئەڵلقەکانی زەمبیلەی دووەمی چارە دەربارەی بێکان. بێ خواردنیش یەکێکە لەو بابەتانەی کە مرۆڤ تووشی کۆمەڵێک کێشاکە. ئەگەرچی هەمومان پێمان خۆشەکە کەم بخۆین بۆی قەڵاو نەبین، بەڵام لە خاڵێکە ئیتر ئەو مەسەر لە کەم خواردنەوە دەبێت بە بێخواردنی کە لە زمانی زانستیە بە ئەنۆرێکزیا نێرڤۆزا دەناسرێت. ئەنۆرێکزیا نێرڤۆزا کۆمەڵێک لێکەوتەی زۆری هەیە لەسەر تەواوی بەشەکانی جەستەی مرۆڤ. ئێمە کۆمەڵێک میوانی تایبەتمان هەبوو لە وەڵقەیەشە کە وردەکاری بۆ باسکردن، بەڵام تەنها وەک نمونە ئەنیمێشنێکمان بۆ کورداندن کەم ئەنیمێشنە چیرۆکی کچێکی ژێڕایەوە کە بەدەست بێخواردنیەوە ناڵاندوێتی بزانن چۆن بووە. بەڵام دەبێت بزانن کە جستم بە چ قۆناغێکدا تێپەڕیوە تاوەکو بەم شێوەی سەرنجڕاکێش بێت، کەواتە گوێبیستی چیرۆکەکەم بە تاوەکو ڕاستیەکە بزانیت. کچە خوێنکارێک بووم وەکو هەموو کچەکانی تری قوتابخانە، بەڵام هەمیشە پەراوێز خرابووم و هیچ کام لە کوڕەکان گرنگیان پێ نەدەدام. هەروە لە نێو هاوڕێکانمدا کەسێکی بەناوبانگ نەبووم، هەرچەندە ئەم بابەتە بێزارکەر بوو، بەڵام من ئامانجێکی گەورەترم هەبوو، ئەویش بەدەستهێنانی باشترین زانکۆ بوو. کاتێک بابەتێک لە نێو مێشکمدا جێگیر دەکەم، هەموو هەوڵەکانم و توانام دەخەمە کار لە پێناو بەدەستهێنانی ئەو بابەتە. لە پێشینی کارەکانم بەدەستهێنانی باشترین و بێسترین کۆلێژ بوو لە زانکۆ. دواتر بیرم لە گرنگیدان بە ڕوخسارم دەکردەوە. داوام لە خانەوە دەکەم کرد ئەگەر بێت و لە زانکۆ وەربگیرێم ئەو کاتە ڕێگەم بدەن کە نەشەرگەری جوانکاری بکەم. خانەوادەکەم ڕەزامەندی دەربڕی لەسەر ئەنجامدانی. منیش لەو ساتەوە هەموو توانای خۆمم خستە کار تاوەکو لە تاقیکردنەوەکاندا سەرکەوتوو بم. کاتێکیش توانیم بەرزترینم لە بەدەست بێنم پیشانی خانەوادەکەممدا کە چەندێک ماندوو بووم بەو کارەوە، بەڵام هێشتا دوو بربەسم لە پێشدا ماوە تاکو بتوانم ئاوەتەکانم بەدەست بێنم. سەرەتا ڕوخسارم بوو نەشتەرگەریم بۆ برۆم کرد تاوەکو چاوم گەورەتر دەرکەوێت. دواتریش نەشتەرگەریم بۆ لوتم کرد، شێوەی چەناگەم کرد بە شێوەی PTV ئینگلیزی. ئەم گۆڕانکاریانم لە ڕوخسارم کردو بەو شێوازی کە کۆمەڵگە و چواردەورەکەم پێیان جوان بوو. کاتێکیش تەواو بووم لە هەموو شتێک شێوم بە تەواوەتی گۆڕا بۆ کەسێکی تر، بەڵام لە دوای ئەنجامدانی هەموو ئەو گۆڕانکاریانە تەنیا شتێک کە میشە تووشی دوودڵی و قەلەقی کردەبووم کێشی لەشم بوو کە دەبوو کێشی لەشم دابەزێنم. لەگەڵ ئەوەی ڕوخسارم جوان دەرکەوت، بەڵام بە جۆرێک بیرم دەکردەوە کە بەهۆی زۆر کێشی لەشمەوە هێشتا سەرنجڕاکێش دەرناکەوم. کاتێکیش دەمڕوانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆم دەردەکەوت. یەکێک لە پێوەرەکانی سەرنجڕاکێشی و جوانی ئەوەیە کە دەبێت کێشی لەش زۆر کەم بێت. هەروە هاندێرێکی ترم بۆ دابەزاندنی کێشم ئەو توانج و قسانی کوڕەکانی زانکۆ بوو کە بە قەڵە و خرپن بانکیان دەکردم. تەنانەت هەندێک کاتیش نوکتە و قسەشیان بۆ دروست دەکردم. بۆیە بڕیارمدا کە کێشی لەشم داببەزێنم و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان سەیری ژمارەیەک خولی دابەزاندنی کێشم کردو بە درێژایی هاوین وەرزشم دەکرد. لە سەرەتاوە زۆر بێزاری دەکردم، لەشم ئازاری زۆر هەبوو، زۆر کات بیرم لەوە دەکردەوە کە دەساڵگرم، بەڵام هەمیشە ورم دەدایە بەرخۆم و بە سیرکردنی کچە جوانەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی ئینستاگرام بە جۆرێک بیرم دەکردەوە ئەگەر ڕوخسارم هاوشێوەی ئەوانی لێبێت ئەو کاتە دەبمە کەسێکی سەرنجڕاکێش و چواردەورەکەم بە جوان و نایاب لێم دەڕوانن. ئەو کاتە هەرچێکم بوێت دەتوانم بیپۆشم. هەروە پیشانیشان ئێم کە چیتر ناتوانن گاڵتە و نوکتە و قسەم پێ بڵێن بەهۆی جەستەمەوە. کاتێک دووبارە دەرگاکانی زانکۆ کرایەوە بە کەسێکی سەرنجڕاکێش و قەشنگ دەرکەوتم و کچەکانی هاوڕێم ئیرەیان پێدەبردم و زۆرێک لە کوڕەکان داوای هاوڕێتی و ژمارەکەمیان دەکرد. کاتێکیش کاندید کرام بۆ وەرگرتنی شاجوانی وەرز لە نێو کۆلێژەکەمدا زۆر دوودڵ بووم لەوەی کە ناتوانم ئەو پلێ بەدەست بێنم. بیرم کردەوە کە جەستە بەم شێوەی نابێت بمێنێتەوە و تەنیا وەرزشکردن بەز نییە بۆ بەدەستهێنانی ئەو نازناوە. لەبەرەوە بڕیارمدا کە دەست بکەم بە ڕێجیمێکی باش و زۆر بەکەمی نانم دەخوارد و خۆراکەکانم زۆر بە وریاییەوە هەڵدەبژارد. بۆم دەرکەوت کە زۆر بە خێرایی کێشم دادەبەزێت لە چاو وەرزشکردندا.
چواردەورەکەم پیان دەوتم تۆ زۆر لاوەز و زەعیف دەردەکەویت بەڵام بڕوان پێ نەدەکردن و دەموت من بەم شێوەیە نیم بۆیەوە دەڵێن بێگومان بووم بە شاجوانی وەرز لە نێو کۆلێژەکەم و ماندووبوونێکی زۆرم بینی تاوەکو سەرکەوتوو بووم هەمیشە دڵخۆش بووم بە سەرکەوتنەکەم بەڵام بە جۆرێک بیرم دەکردەوە کە ئەرکی قورسرم لە پێشە و دەبێت هەوڵی بۆ بەم ئەگەرنا قەڵەو دەبمەوە و دووبارە کۆمەڵگە و چواردەورەکەم فەرامۆشم دەکەنەوە بڕیارمدا کە ڕایەنانی زیاتر بکەم و ڕێجیمی زیاتر بکەم لەگەڵ ئەوەشدا بە شەو بە ڕۆژ وەرزش بکەم هیچ شتێکم نەئەخوارد کە کاربۆهیدرات و چەوری تێدا بێت بۆ نانی نێوەڕۆ تەنیا سیوێک یان میوەیەکی تر یان قوتوویەک شیرم ئەخوارد بۆ نانی ئێوارەش تەنیا پەرداخێک ئاوم دەخواردەوە زۆر هەستیار بووم بەرامبەر ڕوخسارم بە جۆرێک بیرم دەکردەوە ئەگەر بێت و وەرزشەکانم بەباشی نەکەم ڕێجیمەکەم بەباشی نەبێت ئەو کات دووبارە قەڵەو ئەبمەوە و ئەوەی گرنگ بوو لەلام دابەزاندنی کێشم بوو سووری مانگانم دوا دەکەوت و مانگێک سوورەکەم دەبوو دواتر دەوەسا بۆ چەند مانگێکی تر پاشان قژم زۆر دەڕوتایەوە و هەمیشە پلەی گەرمی لەشمدا دەبەزێ و سارد بوو پێسم هیلاک دەردەکەوت و سووربوونەوەی پێسم هەڵی ئەیە لەگەڵ ئەوەشدا هەمیشە خەوم دەهات و نم دەتوانی سەرنج بدەمەوانەکانی نێو کۆلێژ نمرەکانم زۆر بە خێرایی داوەزی بە جۆرێک بڕوام نەئەکرد ڕۆژێک خەبەرم بۆ دایکم لە تەنیشتمەوە بوو زۆر خەمبار بوو کاتێک سیری چواردەورم کرد ژمارێکی زۆر ئامێر و ئاو خوێنم بۆ هەڵواسراوە و لە نەخۆشخانەم دەموت کە چی بوو من لە کوێم کۆتا شتکە بیرم دێتەوە ئەوەیە کە وەرزشم دەکرد بەڵام بۆم دەرکەوت کە تووشی کەم خۆراکی و پێکاتە پێویستیەکان بووم لە لەشدا و ناتوانم لە ڕێگەی خواردنی ئاساییەوە جەستەمۆری بگرێتەوە لەبەرەوە لە ڕێگەی ئاو پێکاتی پزیشکیەوە دووبارە جەستەم بۆ پێکاتانە ئاشنا دەکرایەوە بۆ زیاتر لە چەند هەفتەیەک لە نێو نەخۆشخانە مامەوە و بە ناچاری دەستبەرداری ساڵێکی خوێندن بووم و دایکم دەستی لە کار کێشایەوە تاوکو گرنگی بە من بات لە نێو نەخۆشخانە ساڵێک تێپەڕی بەسەر ئەو ڕووداوانە و جەستەم دووبارە گەڕایەوە بۆ دۆخی ئاسایی خۆی و گەڕامەوە بۆ نێو زانکۆ لەم بابەتەوە وانەیەک فێر بووم کە گرنگیدان بە تەندروستی جەستەم زۆر لە گرنگیدان بە قسەی خەڵکو و چواردەورەکەم گرنگترە من بەم شێوەیەم و کەسایەتیم بەم شێوەیە دەبێت کۆمەڵگاکەم بەم شێوەیە من قوبڵ بکات کە جەستە و ڕوخسارم چۆنە ئەوانەی کە لە مەڵقا بۆتان باسکرات تەنها چەند نمونەیەک بوو لە بەرنامەی چارە هێشتا نمونەی ترماوە کە هەڵیەگرین لە ئەڵلقەی داهاتووی چارەیە لەگەڵ جەژنی ڕەمەزانە بۆتان باسەکەین لە ئێستەوە پیرۆزبایی جەژنی ڕەمەزانی پیرۆستان لێکەم و بە ئومێدم ئەم جەژنە بێتە مای ئاشکردنەوەی دڵەکان و یەکەم جاش بنەوە لەگەڵ خۆمانە اینجا ئاش بنەوە لەگەڵ خەڵکە ئەو زانیارانی کە لە مەڵقەی چارە دەستان کەوت کۆکراوی زانیارەکانی تر بوو و دەتوان بۆ زانیاری زیاتر و دروست هەمیشە بگەڕنەوە بۆ ئەرشیفی بەرنامەکانی ئێمە لە دەستگای میدیای کورسات و پۆرتاڵی کورسات نیوز ئەڵلقەی داهاتووی چارە دێمە خزمەتتان بۆ باسکردنی زیاتر لە وردەکاریەکانی کارکردن لە چارەیە چی کراوە لەگەڵمان بن.